مانگی هەنگوینی هەولێر و بەغدا تاکەی بەردەوام دەبێت. فشارەکان بۆ سەر سۆدانی جارێکی تر کێشەی موچە دروست دەکاتەوە. ئەم کاتەتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا حکوومەتی عێراق 2 گوژمەی 900 ملیار دیناری بۆ دابەشکردنی موچەی مانگەکانی 2-3 بۆ هەرێم ناردووە. دەنگۆی ئەوەشێ بۆ 20 ئەم مانگە موچەی مانگی 4 لا بەغداوە بێت. هاتنی ئەو گوژمە پارێ لە ماوەیەکی کەمدا لە دوای ساڵی 2013 ڕووی نەداوە. بۆ یەک ئەو دێران وەک مانگی هەنگوینی نێوان هەرێم و بەغدا سەیری دەکەن و گومانیان لا بەردەوامبوونی هەیە. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیران و تەیب سامی وەزیری دارایی ناردنی پارەکە وەک بەشێک لە پابەندبوونیان تا بڕیارەکانی دادگای فیدراڵی وەسف دەکەن. بەڕای چاودێران ئەگەر نەهامەتی ئابووری سەربەخۆ نەبوایە لە ساڵی ڕابردوو ئەو هەموو کێشە دووچاری موچەخۆرانی هەرێم نەدەبوویە. بە جۆرێک بەغدا بەرپرس دەبوو لە ناردنی موچ. لە ئێستادا هەندێک دەنگی ناڕازی لە بەغداوە دروست بووە. پیان وایە حکوومەتی هەرێم داهاتی ناوخۆ و نەوتی ڕادەست نەکردووە. بۆ ئەوەی بڕیارەکەی دادگای فیدراڵی وەک خۆی جێبەجێ بکرێت پێویستە حکوومەتی هەرێم پابەند بێت بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ با بەغدا. تا ئێستاش حکوومەتی هەرێم سەرەڕاوەی موچەی 2 مانگی لا بەغداوە وەرگرتووە، بەڵام هیچ داهاتێکی ناوخۆی ڕادەست نەکردووە کە مانگانە بە نزیکەی 340 ملیار دینار دەخەمڵێنرێت. با بڕای شارەزایان بۆ ئەوەی هاتنی پارەی موچەخۆران لا بەغدا کێشەی بۆ دروست نەبێت پێویستە حکوومەتی هەرێم با گوێرەی یاسا نیوەی داهاتی ناوخۆ ڕادەستی بەغدا بکاتەوە. بە پێچەوانەوە فشارەکان لەسەر سوودانی دروست دەبن بە جۆرێک تا حکوومەتی هەرێم پابەندی جێبەجێ نەکات نابێ موچیان بۆ بنێنرێت. جێی باسا زۆری نەی موچەخۆرانی هەرێم داوا دەکەن موچەکانیان هاوشێوەی ناوچەکانی دیکەی عێراق خەوتین بکرێت بۆ ئەوەی پێشێلکارە یاسایەکانی حکوومەتی هەرێم نەبێتە هۆی ئەوەی ئەوان باجەکەی بدەن و موچەکانیان لا بەغدا ببڕدێن. هەرشاد